بەڕێزان لەسەر پرۆسی چەکدانانی گەریلاکانی پەکەکە لەسەر پرۆسی ئاشتی لە باکووری کوردستان لە تورکیا بە شێوازێکی گشتی گفتوگۆ دەکەین لەبارەی ئەو پرسەوە لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر ئایرەمقادر مامۆستای زانکۆن دامی کۆنگرەی نەتەوەیی. دکتۆر سڵاوت لێ بێم کاتت باش سپاس دەکەم، سپاس بۆ بەشداریکردنت لەگەڵمان لە بەرنامەی پرسی ڕۆژ. بڕوانینی تۆ کەجە کەش دەڵێ هەنگاوەکان تا ئێستا تاکلایەنە بووە. جارێ با بەس لەم هەنگاوانە بنی با بڵین باز لەم هەنگاوانە بکەین کە پەکەکە دەینێت بە هەنگاوی واقعی و جددی و حەکیمانی دەبینی. سڵاو لەیەوە ئەم کاتەیەوە بینەران باش بێگومان سەردەمی گۆڕانی خەباتە دنیا گۆڕاوە و حتمێتی گۆڕانی مێژووی وای کردووە سیستەمەکان دەوڵەتەکان دۆخەکە شێوازی ململانەکان ئامرازی ململانەکان ڕێگا و ڕێباز و شێوازی ململانەکان بگۆڕن. ئەوەی کە پەکەکە وەکو بڵی سیاسەتی حەکیمانە خوێندنەوەیکی واقعی و قوڵە هەم بۆ مێژوو هەم بۆ ئایندە. مەسەرەن ئێمە لە ماوەی 100 ساڵی ڕابردووی خەبات و بە تایبەتی لە ماوەی 50 ساڵی ڕابردووی خەباتی چەکداری درێژخایەن لە باکوور ئێمە چیمان دەستکەوتووە ئەگە بێت و ئامراز و ڕێباز و شێوازی خەبات بگۆڕین چی دیکە بەدەستدێنین. بێگومان ئاشتی مەبدەئە لە ناو کورد و ئۆجلانیش ئەوە بە گرنگ دەبینێ. ڕاستە هەنگاوەکان تا ڕادەیەک تاکلایانی پێوە دیارە، بەڵام خواستی دەوڵەتی تورکیشە بووە، خواستی دەوڵەتی قوڵ هەبووە، خواستی باخشەلی ئەوانی دیکە هەبوو بۆی کە پرۆسی ئاشتی هەبێت. ئەگەر نا سیستەمە سیاسیەکان بەبێ ئاشتی ناوخۆیی ناتوانن لەم گۆڕانکاریە هەرێمی و ناوچەی و جیانیانە بە درێژە بە خۆیان بدەن بە تۆکمەوی و بە زلێزی بمێننەوە. لەبەر ئەوە کە پرۆسەکە تاکلایانەیە خواستەکە لە بڕووی جیهانیەوە ڕوبەڕووی کورد کراوەتەوە. لە ڕاستیدا دەبواە ڕوبەڕووی دەوڵەتی تورک بکرێتەوە. ئەوان داوایان لێ بکرێت مافی کورد بدرێ، مافی نەتەوەکان، مافی نیشتیمانی، هاوڵاتی بوون، شوناس، کولتور، ئازادی، دموکراسی هەموو ئەوانە بدرێ. بەڵام داواکاریەکە ڕوبەڕووی کورد دەکرێتەوە. بۆیە لە یەکەم هەنگاودا بۆ نیەت پاشی چەکدانانێکی ڕەمزی دەکرێت و دوایەوە چاوەڕێی وەڵام دەکرێت. ئاشتێکەش پرۆسێسە هەنگاو بە هەنگاوە، یعنی ئێمە نەتیجەمان دەوێت، بەڵام ئێمە دەبێت هەنگاو بە هەنگاو بڕین بۆ نەتیجەکە. ئەوەی کە ئۆجەلان لە پەیامە ڤیددیۆیەکەشیدا دەڵێ ینی ئەوەی کە پەکەکە بۆی دامەزران کۆڵیکردن بوو لە بوونی کورد ئێستا ئەو خۆناغە تێپەڕیوە، ینی پێ دوایە خۆناغە تێپەڕی بێ کە ئەو کاتەی پەکەکە بۆ ئامانجانە دامەزرا، ینی پێ دوایە ئامانجەکانی بەدیە نابێ. پرسی سیاسەتی چەک وابەستەیە بە سیاسەتی جەنگەوە. لەبەرەوەی دوژمن یاخود نێیار نکوڵی لە بوونی تۆ دەکەوە، تۆش ناچاری بۆ پاراستنی بوونی خۆت پەرچەکردارەتە بێ، کەواتە سیاسەتی چەکلای کورد پەرچەکردار بووە بەرامبەر بە دەستدرێژی، داگیرکاری، کوشتن، لە ناوبردن، سڕینەوەی شوناسی نەتەوەیی و حتا دانانی دەستورێک کە پێی وابێ جگە لە نەتەوەی تورکیش نەتەوەیکی دیکە لە تورکیادا نییە. دەیەمە سیاسەتی سڕینەوەیەکە بە دەستوری کراوە، بە قانونی کراوە. تۆ بۆ ئەوەی خۆت بپارێزی لەو سڕینەوەیە پێویست بە بەرەنگاربوونەوەیشی توندە بە شێوازی زەبرە. بەڵێ لە سەردەمی کۆماردا ئەم سیاسەتی سڕینەوەی هەبوو لە بەرامبەردا کورد بۆی نەسرێتەوە، بەرامبەر بە سیستەمەکە بەرەنگاری نواندووە، پەرچەکرداری نواندووە، پەرچەکردارەکەشی لەبەرەوەی بە چەک سەرکوتیان کردویش بە چەک وەڵامی داوەتەوە. بەڵام ئێستاکە لە سەروبەندی گۆڕانی دنیا بەرەو تەکنۆلۆژیا، بەرەو ئابووری، بەرەو سیاسەتی دیموکراتی، بەرەو بەجیهانی بوون لە سەردەمی گلۆبالیزیشندا دیارە هەموو دەوڵەتانی دنیا دەزانن کە شێوازی کۆنتڕۆڵکردنی کۆمەلگا و بنیادنانی کۆمەلگا تەنیا بە چەک نییە و تەنیا بە سەرکوت و توڵتیژی و فاشستانە نییە، بەڵکو ڕێگەی پێکەوە ئاشتی و خەباتی پێکەوە ژیان لەوانە یەکێک بێ لەو سەردەمە زێڕینێکی ئێمە چاوەڕێی دەکەین. کورد بۆ ئەوە دەست پێشخەری کردووە دەبێت شانازی بە ئاشتی خوازی خۆمانەوە بکەین. لە هەمان کاتدا بێگومان مادام ئەم قۆناغە سەختەمان لە چیمیاباران، لە جینۆساید، لە ئەنفال، لە تەبەن ئەمە لە تەنیا لە باشوور نییە، لە باکووریش هەموو سیاسەتەکانی سەرکوت و ناوبردن هەبوو. سەرکوتی هەموو ڕاپەڕینەکانی کورد دەبێت مە مێژووی خۆمان بخوێنەوە. ئەم هەموو شۆڕشە کراوە، ئەم هەموو سەرکردە و ئەم هەموو جەنگاوەر و پارتیزان و گەریلا و شەڕوان و پێشمەرگەمان شەهید بووە. ئێمە چیمان بەدەستێناوە؟ ئێمە تەنیا توانیمانە بوونی نەتەوەی خۆمان بپارێزین. لە ئێستاکە کورد بۆتە دیاردەیەکی جیهانی و بە گردووندا پەرش بووتەوە. بێگومان بە بڕای من ئەم سیاسەتە بۆ لە ناوبردنی کورد کۆتایی هاتووە، بەڵکو کورد دەبێت سیاست بکات، بنیادنانەوە دەست پێ بکات. باشە دکتۆر، هەندێک دەڵێن ئایا تورکیاش گۆڕاوە لە بەرامبەر ئەمەدا، دەڵێن ینی شتی وا دەبێ
بەیانیانێک لە خەو هەڵبسین و ڕوانینی دەوڵەت باخچەلی بۆ مەسلەی کورد گۆڕابێ، ڕوانینی ئەردوغان بۆ مەسلەی کورد گۆڕابێ، شتیوا دەبێ یان ئەم بابەتانە ئەبێ لە ڕیشەوە گۆڕانکاریان تێدا ڕوودا یان شتێک هەیە ئەوان دەیانەوێ کورد دۆخێک گاتۆتە پێشەوە کورد هیچ بەدەست نێنێ پێ دوایە نی واقعەکەەوە بێ؟ خۆ بەڕێزم سیاسەتی هەڵگرتنی چەک هەمیشە ئەگەرێکی کراوەیە، بەڵام خەباتی ئاشتی خەباتی کۆمەڵگەی ئاسۆی فراوان ئەوە کارێکی سەختە. بێگومان ئەو گۆڕانکاری ئێمە لە تورکیا دەیبینین لە سای خەباتی دیموکراتی کورد لە باکوور لە دەمپارتی لە هەدەپا لە هەموو ئەو بزاوتانەی کە دوجاریش لە ماوەی 5 ساڵی ڕابردوودا توانیویانە ڕێخستنێکی تازە لە ڕووی سیاسی و خەباتی دیموکراتی و پەرلەمانی ئاوا بکەن و بەشداری لە پەرلەمان و لە شارەوانەکان و لە جۆرێک خەریب و لە خۆسەری لەوێ لە بەتایبەت لە شارەوانەکان دروست بێ. ئەمە ئاماژەیە بۆ گۆڕانی دۆخەکە کە گۆڕا ئیتر تورکیا دەگۆڕێ، دەوڵەت دەگۆڕێ، باخچەلی دەگۆڕێ، ئەردۆغان دەگۆڕێ. ئەمە حتمێتی مێژووە، مێژوو بۆ خۆی دینامیکەتی گۆڕانی خۆی لە خۆیدا دەپارێزی. ئەم دیالکتیک و جەدەلە بە هیچ کەسێک ناوەسێنرێ، یعنی ئەگەر هینیش بکرێت سەرکوت بکرێت بە ماوەیەک لە ماوەیەکدا لە چەند ساڵێکدا، بەڵام دوایی بۆ خۆی دەتەقێتەوە بە سروشتی خۆی و حتاوەکو ئەتۆگە تێزەکانی گۆڕانی مێژوو بخوێنەوە لە ئیبن خەلدونەوە هەتاوەکو فەیلسوفانی شارستانەتی مێژوو، ینی تەنانەت ئەگەر بشتوانی لە نەوەیەکدا دەتوانین لە نەوەی دواتردا هەر بۆ خۆی نەوەکە گۆڕاوە، کەواتە پرسەکە تەنیا سیستم و ئایدۆلۆژیانە پرسی مێژووە. ئەم بابەتە بە قوڵی وابەستەی مێژوو کراوەتەوە. مێژوش ئێستا تەنیا ڕابردوو نیە بەڵکو خوێندنەوەی ئایندە شە چکەمە مێژووی ئایندەیمانەیە. خۆشببختانە ئەم بە ئاگاهاتنەوەی کورد بڕۆ و ئایندەیە بە ئاگاداربوون لە ڕابردوو و خوێندنەوەی دەسەڵات و تێکشکانی دەسەڵات بنیادنانەوەی سیستەمێکی دیموکراتی هاوبەش و ئازاد و کۆمەڵگەی ئازاد. باشە دکتۆر تا ئێستا وا دەبیندێ یعنی کورد تاگلایەنە هەنگاوەکانی پرۆسی ئاشتی دەنێ هەنگاوە کرداریەکان هەڵبەتە لە ئاستی میدیایی و خیتاب و گوتاردا لە سەرۆکۆماری تورکیاوە بۆ پارتەکانی دیکەش دەوڵەت باخچەلی ئەوانی دیکەش هەموویانی لە ئاستی خیتابدا قسەیان کردووە قسەی خۆیان هەیە، بەڵام بە شێوازێکی گشتی لە ئاستی کردداریدا هێشتا تورکیا هەنگاوی کردداری نەناوە. پێ دوایە یعنی ئەوان چاوەڕێی چین؟ پەیامەکەی دوێنێ بەڕێز ئۆجەلان زۆر ڕوونەکە ئەمانیش هەنگاویان هەیە لە هەنگاوی دەستوری، هەنگاوی قانونی، هەتاوەکو هەنگاوی ئازادکردنی ئۆجەلان. کورد ئێستاکە ئەم سیاسەتە سیاسەتێکی بۆچی حەکیمانەیە لەبەرەوەی ئەوە کوردە بڕیار دەدا کە ئاشتی بکرێ، ئەوە کوردەکە نەیارەکە ناچار دەکا کە بێتە سەرمێزی ئاشتی، ئەوە کوردە پارادایمێکی نوێ مۆدێلێکی نوێی خەبات پێشکەش دەکات، ئەوە کوردە مەسەلە مانیفێستۆی کۆمەڵگەی دیموکرات و ئازاد دەخاتە بەردەم ڕای گشتی جیهان، ئەوە کوردە دەیسەلمێنە کە خەباتەکەی ئەو بزافەکەی ئەو بزافێکی ڕزگاری خوازانەی دیموکراتیانە بۆ نەک پرسی تیرۆر. بەڵام لەگەڵ ئەوەشدا هەمیشە کورد دەبێ وزەی نەرێنی دوژمن تێک بشێنێ، یعنی تۆ نابێ ئەوەندەی دیکە بە پەرچەکردارەکانت ئەو وزە نێرێنی ئەو زیاتر هار بکەی. بنمونە ئەگەر تۆ بەردەوام لەسەر پرسی جەنگ بمێنیەوە ئەو بەردەوام تەکنۆلۆژیای جەنگ پەرە پێدەدا، ئەو بەردەوام جۆرەکانی چەکی خۆی پێش دەخا. ئێمە لەسەر ئەو سیاسەتەی کە وزەی نەرێنی دوژمن لە ناوبەری دەبێ لە ڕێگەی لاوازە و لاوازی خۆیەوە بۆی بچی. ڕێگەی لاوازی فاشیزم ئاشتێت، چکە فاشیزم لەسەر جەنگ و خوێن بینا دەکرێت، هەتاوەکو جەنگ و خوێن هەبێ فاشیزم بەهێزتر دەبێت. بەڵام لە دۆخی ئاشتیدا لەبەروی کۆمەڵگە پێش دەکەوێت شارستانیەت، مێژوو، دیالۆگ، عەقلانیەت، پێکەوە ژیان، فکر، پارادایم، فەلسەفە، لەبەرەوە ئێمە لە ئاشتی زەرەر ناکەین بەڕاستی، بەڵکو ئێمە ڕووبارێکی ئێجگار دوور و درێژی خوێنمان لەو پارچەکانی کوردستاندا ڕشتووە. بەڵام سەردەمی ئەوەیە کە ئێمە ئەم ڕووبارە خوێنە بکەین بە دەرەنجام، بکەین بە دەستکەوت. هەموو ئازایەتی کە هەمان بۆ نواندومانە لە مێژوودا، دەزانی لە مێژوودا ئیبن ڕوشت باز لە ئازایەتی کوردەکە. ئەی باش کاتی ئەوێم ئازایەتی بکەین بە ئازادی، دەبێ ئێمە تحقیقی ئازادی خۆمان بکەین. لەبەرەوە نیەت پاچەکە لە ئێمەوە دەست پێ دەکات سەرەتا. بەڵێ چاوەڕێی دەوڵەت دەکەین لە قۆناغی دوات. دکتۆر هەندێک دەڵێن دەوڵەت دەستی بە پرۆسەکە کرد، ینی ڕەنگە هەر بۆ هەموو لایەکمان جۆرێک لە مفاجأە بوو دەوڵەت باخچەلی کە پێشتر دەیود نایەمە پەرلەمانەوە بۆی دەموچایی کوردەکان نەبینم، بەڵام ڕۆژێکات یەکەم جار تەوقەی لەگەڵ پەرلەمانتارە کوردەکان کردوایی وتارێکی زۆر سەیریدا ئەوە بووتی ئۆجەلان بابێتە ئێرە لێرەوە
بڵێ پەکەکە هەڵدەوەشێنمەوە ینی سیر بوو دەوترێت دەستپێکەکە دەوڵەتە ئەمجارە جیاوازترە لە پرۆسەکانی تر. پێشتر باسی لەوە کردوتت خیتابەکە گۆڕاوە پێ دوایە ئەگەر ئێمە بە تورکیای نوێ ناوی بین دەوڵەتی تورکیا خۆی بە تورکیای بێتیرۆر ناوی دەبا هەر ناوێکی هەبێ ئەو تورکیایی ئایندە تورکیای ڕابردوو نییە جێگەی خەباتی سیاسی کوردیشی تێدا دەبێتەوە و دەستورەکەیان ئیتر ناڵێ ئەوەی لە تورکیاژی تورکە ینی هیچ نەتەوەیەکی تر لە تورکیا ناژی ئەوەی لێراژی تورکە یەک ئاڵا یەک میلەت یەک نەتەوە. لە ڕاستیدا ئەم دەست پێشخەرەی باخچەلی سەلماندنی و قسەی پێشومانە کە گوتمان حتیمەتێکی مێژووی لە ئارادایە کە ئەگەر ئەوان ئامادە نەبن بۆ ئاشتی بۆ پێکەوە ژیان و ئەو جۆرە لە ساتۆی دەوڵەتیشکە هەیە لە بەردەم هەڕەشەی لە ناوچوندایە هەر بەگشتی لە دنیادا دەوڵەت نەتەوەکان پاشخشەی گەورەیان کردو بەهۆی کۆچبەران بەهۆی سیستەمی سیاسی و گۆڕانی نیزامی اقتصادی و تەکنۆلۆژیا و AI و جۆرەکانی دیکەی پێشکەوتن و شارستانیت تووشیاش بەدەر نیێلەوە بێگومان دەوڵات بۆ خۆی ئەویش دابەش بووە بەڵێ بەشێکیان بە باشی پشتیوانی لە پرۆسەی ئاشتی دەکەن بەشێکیان بە نیگەرانی و بە گومانێکی قوڵەوە وەک چۆن لە لای کوردیش ئەم دابەش بوونە هەیە بەڵام هەموو پرۆسەیەکی نوێ هەموو پارادایم و شێوازێکی خەباتی نوێ جۆرێک لە گفتوگۆ و دیالۆگی دژەکان دێنێتە ئاراوە بۆی کە بگەنە نەتیجەیەک بەڵام ئەوەی کە هەیە گومانمان لەوە نییە کە ئەمە بریتی بوو لەوەی کە ئەگەر دوژمن تۆی هێنابێ بۆ ناو کات و شوێن و یاریگا و گۆڕەپانی شەڕی خۆی بۆ ئەوەی بدۆڕێ بە تایبەت لە جەنگدا ئەوە کورد ئەم جارە دەیهوێت دوژمن ڕاکێشە ناو کات و شوێن و گۆڕەپانی شەڕی خۆی کە ئاشتێت چکە ئاشی جۆرێکی شەڕە جۆرێکی ململانەیە جۆرێکە لە کوشتنی وزەی شەڕخوازانەی ئەوی دیکەی دوژمن دەبێت بیرمان بێت ئەم دەوڵەتە فاشیستیە کە تورکیا مەسەلەن دەڵێت دەوڵەتی بێتیرۆر کۆمەڵگەی بێتیرۆر ێ بەش قبولمانە کۆمەڵگەی بێتیرۆر و کۆمەڵگەیە کە دەوڵەت سەرکوتی ئەندامەکانی خۆی ناکە ئەندامەکانی خۆی ناگرێت سزایان نادات ڕاوەدویان نانێت بێمافیان ناکات نایان خاتە پەراوێزەوە ئەمە شێوازەکانی تیرۆرن لە بەرامبەریشدا پارادایمەکەی کورد هی ئۆجلان بریتە لە پارادایمی کۆمەڵگەی ئازاد و دیموکرات بێگومان لە نەتیجەدا هەردووچیان دەستنەوە هەورەکان دەڵ هەموو ڕێگاکان دەستنەوە بانە دەستنەوە یەک سەرچاوەی ئاوەڕێ ئەویش ئەوەیە کە کۆمەڵگەیەک لە ئاشتی و پێکەوەژیانی دیموکراتیانە دابژی جامەی کە ئاگای لە مێژوو لە خوێندنەوەی تێکستەکان بێ دەزانێت کە ئەم پرۆسە شتێکی تازە نییە و بەڕێز ئۆجلان حد لە سەرەتای نەوەدەکانەوە ئەم تێزانەی ئامادە کردووە و هەموو ئەم کتێب و نووسراوانە شاهیدیەوەن کە ئەم پارادایمە هی باخچەلی نییە و ئەم دەست پێشخەرەی باخچەلی نییە بەڵکو کورد بۆ خۆی ئاشتی خوازە بە باوەڕی بە ئاشتی هەیە بەڵام ئەگەر تینی بۆ بێنن شەڕ دەکات لە پێناومانەوەی خۆیدا بەڵێمە لە پێناومانەوەدا شەڕمان کردووە بەڵام لە پێناوی ماف و شوناس ئامادەین لەگەڵ ئەوانی دیکە بە ئاشتی بژین هاونیشتیمانی بین خۆتەزانی کورد لە هەندێک لە دەوڵەتەکان هەرمافی هاونیشتیمانی بوونیشی نەبووە ڕێگەزنامە و بەڵگەنامە و دۆکومنتەکانی نیشتیمانی چی نەبووە لە کاتێکدا دەوڵەتێکی وەکو بەریتانیا و سویدوانە بە ئاسانی کوردەکەن بە هاونیشتیمانی خۆیان بەڵام زەن دەوڵەتێکی وەکو سووری بەشێک لە عێراق نێشتووە کوردەکان و بەشێک لە کوردەکان و هەندێک لە گروپە ئیتنیەکانی دیکە هەرمافی بە هاونیشتیمانی بوونیان هەبێ ئێستا سەردەمی خەباتی هاونیشتیمانیانەیە خەباتی دەستوریە خەباتی پەرلەمانیە خەباتی سیاسەتی دیموکراتیە سەردەمی ئاشتیە ئەمە پرۆژەی کووردە و بێگومان بۆ ئەوەی هەموو ئەوانە لە جەنگدا ڕزگاریان بێ دەوێت بێنە ناو پرۆسی ئاشتیەوە ئەگەر نا جەنگ دژی کورد واتە جەنگ دژی تورکیا جەنگ دژی سووریا دژی ئێران دژی عێراق واتە جەنگ کاتێک هەڵی دەژیسێنی بەرامبەر بە خۆت هەڵگیرساندووە چونکە ئەوەی کە بەرامبەرتە لە دژی تۆ شەڕ دەکاتەوە جا دکتۆر هەر پاڵپشت بۆ قسەکەی جەنابەت بەرنارد کۆشنەر قسەیکیە دەڵێ لە سەرەتای نەوەدەکانە چین عەبدوڵڵا ئۆجەلانمان بینی هەرەو کا دەڵێ بڕوای بەوە نەمابوو خەباتی چەکداری ینی بەردەوامی پێ بدا هەنی جۆرێک بۆ لە ناچاری ئەم چەند ساڵش کە بەردەوامی پێداوە دەڵێ لە سەرەتای نەوەدەکانەوە بڕای بە خەباتی چەکداری نەمابوو تەنانەت ئەو دەڵێ بە دەستەواژەیە گوتی ئەگەر بۆ بەرگری لە خۆکردنیش بێ بڕۆم بە خەباتی چەکداری نەماوە. دکتۆر هەندێک لێرە و لەوێ ئەم ئەنگاوانەی پەکەکە و وتە و لێدوانەکانی عەبدوڵڵا ئۆجەلان بە خۆ بەدەستەوەدان بە تەسلیم بوون ناو دەبەن پێ دوای ئەمە خۆ بەدەستەوەدانە ئەمە تەسلیم بوونە بۆ پیاوێکە نیو سەدەی خەبات دەکا و ئەوە چارەکە سەدەیەکە لە سزنە
بابەت لە درێژەی ئەوی پێشترەوە بچمەوە سەر وەڵامی ئەم پرسیارەی بەڕێزت. یەکەم ئێستا کە دەرکەوت ئایا ئۆجەلان دیلی تورکیایە تورکیا دیلی ئۆجەلانە، ئەم دیالکتیکە دەبێ ئەم دایلێمایە دەبێت خەڵک وەڵامی بداتەوە. هەر لە دەست پێشخەرەکەی باخچەلیەوە دەرکەوت کە بە جۆرە جۆرەکان تورکیاش دیلی دەستی ئۆجەلانە. لەلایەکی دیکە ئەمە پرۆسەی ئاشتی خۆ بەدەستەوەدان نییە، گۆڕانی شێوازی خەباتە، دەبێت خەڵک لەوە تێبگە. دووەم جگە لە گۆڕانی شێوازی خەبات ئەگەر جاران پێشمەرگە پارتیزان شەڕڤان گەریلا خەباتیان کردبێ، ئێستا دەبێت کۆمەڵگا خەبات بکات، چکە خەباتی دیموکراتی و ئاشتی و پەرلەمانی و سیاسی هەموو کۆمەڵگا تێیدا بەشدارە. دەی باش ئێمە دەپرسین هەموو کۆمەڵگا پێکەوە خەباتکە بۆ ئازادکردنی خۆی باشە، یا گروپێک بە شێوازی چەک لە چیایەکەوە لە دوورەوە لە دەرەوەی نیشتیمانەکەی خۆی شەڕ بکات، بێگومان لە ناو نیشتیمانەکەی خۆ لە ناو کۆمەڵگاکەی خۆ لە ناو هاو نیشتیمانی هاوڵاتیانی خۆت بە هەمومان بەپێکەوە ببینە هێزێکی گەورە خەباتەکەمان کاریگەرتر دەبێت. بۆیە ئەم تێڕوانینە تێڕوانینێکی زۆر عاقلانەیە، نەک ڕادەستبوون نییە. لە خاڵی سێمدا دەبێت بڵێم ئەمە ئەم دەنگۆیانە هەندێکی لە دڵسۆزیەوەیە، هەندێکی لە ترسەوەیە، هەندێکی بریتە لە شەڕی تایبەتی نەیاران، هەندێکیش بریتە لە شەڕی تایبەتی وەکیلەکانی نێیاران کە زەرمەند دەبن لە پرۆسی ئاشتی. بە تایبەت چیە؟ ئەوانەی کە کوردیان کردووە بە جەنگاوەرێک بە دەستی دەوڵەتانی دیکەوە بۆ پاراستنی هەژمون و پێگە و ڕێڕەوە بازرگانیەکان و کۆمپانیاکان، ئەنی ئەمانە کوردایەتی نییە و پرۆسەیەک نییە پرۆسی جەنگاوری چەکداری لە پێناوی کووردا بێ، بەڵکو ئەمانە کوردیان وەکو سیستەمی جیهانی بەرمە ئەمریکا ئیسرائیل لەسەروی هەمویانەوە کوردی وەکو جەنگاوەر دەوێت، بەڵام جەنگاوەرێک بۆ کورد نا، بۆ ئەوان واتا کورد جەنگاوەری ئەوی دیکە نییە، پاسەوانی ئەوی دیکە نییە، تۆ ڕێڕەوی بازرگانی دروستکەوی بەڵام پێشمەرگە شەڕڤان گەریلا بۆ بپارێزێ. نا ئێمە جەنگاوەری خۆمانین، مێ بۆ خۆمان خەبات دەکەین، خوێن بۆ خۆمان دەڕێژین بۆ کۆمەڵگەی خۆمان. زۆر گرنگە بۆ وەفاداری بە گیانی ئەو هەموو شەیدە لەو پارچەکانی کوردستان ئێمە ستاتۆیەک، سیستەمێکی دیموکرات و کۆمەڵگەیەکی ئازاد، تاچی ئازاد، سیاسەتی دیموکراتی، بەشداری هەمەلایانەی پەرلەمانی و مەدەنی و جواکی ببینین، سەرپێ بخەین. جامە دوو ڕەهەندی زۆر گرنگی هەیە، نەک نابێ ئێمە بکەوێنێ ناو شەڕی تایبەتەوە بڵێن ئەمە ڕادەست بوون و ئاش بەتاڵە. نا ئەمە هێزانەی ئاش بەتاڵیان کرد دیار بوو چۆن ئاش بەتاڵ کرێت، چەکەکان درانەوە بخوان چون لە ماڵەوە دانیشتن، ئەوان لە ماڵەوە دانانیشن. ئەمە بریتە لە گۆڕینی ڕێگە و شێواز ئامرازی خەبات. بۆیە زۆر گرنگە ئاگامان لە دوو شت بێ، ئەم خەباتە دووسەرەیە، سەرێکی بریتە لە هەڵوەشانەوەی ئەو دەوڵەتە فاشیستی لەسەر ئەساسی دەوڵەت نەتەوە تاکنەتەوە دامەزراوە کە بێتە دەوڵەتی هەمووان یا نیشتیمانیان. دووەم بریتە لە پرۆسەی خۆبنیاتنانەوەی کورد، مەسەرەن کەسایەتی کورد، کۆمەڵگەی کوردی هێندە ستەمی لێکراوە، هێندە خراوەتە ژێر جەورەوە، هێندە کەسایەتی شێوێنراوە، یعنی لە زۆر شوێن نامۆبوون بە کورد، بە زمانی کورد، بە عەقڵی کوردی، بە گوتاری کوردی، بە پاڕادایمی کوردی، بە کولتوری کوردی دەبینین. داگیرکاریەکە هەمەلایانەیە. بۆیە ئەم ڕزگارکردنە دەبێت جۆرێک لە بنیادنانەوە بێ بۆ ئێمە، جۆرێک لە هەڵوەشانەوە بێ بۆ ئەم دەوڵەتە فاشیستانەی کە هەن، بۆی کە ئێمە لە میانەیەکدا پێک بکەین لە کۆمەڵگەی دیموکراتدا. چونکە هاوڕێ دەبێ مە بزانین لە ئێستادا ئیمکانیەتی دروستکردنی دەوڵەت نەتەوە لە شێوازی مەحاڵدایە و ئیمکانیەتی ڕوخانی دەوڵەتێکیش لە شێوەی دەوڵەتی تورکیا لە شێوەی مەحاڵدایە. بەڵام ئەوەی کە واقعیە پراگماتیانەیە ئەگەری چارەسەری و ئەنجامدانی هەیە ئەو پرۆسی ئاشتیە کە دیارە ڕێزار ئۆجەلان بە واقعی لەگەڵ هەواڵەکانی دیراسی کردووە. زۆر بەڕێز دکتۆر ئارام قادر مامۆستای زانکۆ ئەندامی کۆنگرەی نەتەوەی کورد، سپاس دەکەم، سپاس بۆ بەشداریکردنە لەگەڵمان، سپاس بۆ ڕوونکردنەوە و شیکاریەکانت.